توودڵ مەبە یەک جار بڕیار بدە گەردەستی کەسێکت گرت تا کۆتایی بڕۆ پاشگەز مەبەوە چونکە لەوانەیە زۆر ئومێد و هیوای چنی بێت بێ ئومێدی مەکە هەڵەی کەس بە هەڵەی کەس ڕێڕێوی ژیانت مەگۆڕە تەنها پێش بەخوای گەورە ببەستە و بەس دوعا بکە دوعاکردن وا دەکات کە خوای گەورە قەدەری تۆ بگۆڕێت لەوانەیە خوای گەورە نووسی بێتی کە بەندەکەم چی داوا بکە ئەو بۆی ئەوی بۆ دەکەم ژیان هەرواز و نشێوی زۆرە ڕووناچی ژیان و چرای ئیمان و ڕۆشنکردنەوەی دیدی دنیای منن پێ دوودڵی بڕیار بدە بەردەوام بە چونکە نە دڵخۆش دەبیت و نەدەبیتە هۆکاری دڵخۆشی کەسێش هەموو بڕیارەکانت بەو پەڕی وردی بدە ژیان کورتە بەڵام دنیاکەی تر ژینی نەبراوەیە بۆ تێکدانی هیوای کەس قەردار مەبە بەخواتان نەسپێرم